بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، هاتینەوە خزمەتتان لە پرۆگرامی خۆشەویستیدا. پرۆگرامی خۆشەویستی هەر جارە تیشک دەخاتە سەر بابەتێکی خێزانی پەیوەست بە ژیانی هەر یەکێک لە ئێمەوە. سوپاس بۆ خۆی پەروەردگار، بەشداری جەنابتان زۆرە لەگەڵماندا. پرسیارە جوانەکانتان زۆر بوون، پرسیاری گرنگن، هەر تەوەرەی لەوە دەچێت پرسیارێک یان زیاتر بە پێی دەرفەتی کات و بەرنامەکەمان جواب بدەینەوە. پرسیاری ئەم جارە کە هەڵم بژات بە ڕێزێک نووسیوێتی: مامۆستا چی بەو کەسانە دەڵێ کە ماڵی خەڵک و ژیانی کەسێک تێک دەدەن کە سیحر دەکەن؟ لە هەموو نوێژەکانمان دوعا لەو کەسانە دەکەم کە کاری وا دەکەن. گوناهبار دەبم داوا لە خوا بکەم بە خراپترین شێوە سزایان بدات؟ ئەم پرسیارە چەند شتێک لە خۆی دەگرێت. یەکەم، ئەوانەی ژیانی خەڵک تێک دەدەن. بەڵێ بەڕێزان، لە کۆمەڵگەی ئێمەدا کە تێکەڵاوی زۆرمان هەیە لە ڕوویەکەوە بارێکی ئیجابی و زۆر باشە، بەڵام ئەم هەموو تێکەڵاوی ئێمەش لە زۆر ڕوویشەوە زەرەری گەورەمان لێ دەدا. یەکێک لە بوارە خێزانیەکاندا ئەو کەسانەی کەوا تێکەڵاو بە خەڵک دەبن، بەڵام دەبنە مای تێکدانی ژیانی کەسانی تر. بە تایبەت مەبەستی پرسیارەکەش دیارە لەوەیە ژیانی هاوسەری خەڵکان. ژن و مێردێک خۆیان بە یەکتر ڕازین، شاد و شکرن. کەسێک دەچێتە نێوانەوە و ژیانەکەیان تێک دەدا، ئەم دەڵێن لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە مامۆستا تۆ چی بەوانە دەڵێ؟ و ئایا من کە دوعای شەڕیان لێ دەکەم بە دڵنیاییەوە گوناهبار دەبم یان نا؟ ئەوانە کە سیحر و جادوو دەکەن. ئێمە بە یەک بچینە سەر خاڵەکان. ئەوانەی ژیانی خەڵک تێک دەدەن زۆر بەیان بە دڵنیاییەوە لە کۆمەڵگەی خۆماندا بەناو موسڵمانن و هەند زۆر بەشیان ئەهلی مزگەوتیشن، نوێژ و ڕۆژ و عیبادەت دەکەن و حەج و عومرەشیان کردووە، بەڵام بە دڵنیاییەوە لە ناوەڕۆک و مەقاسیدی ئاینی ئیسلام تێنەگەیشتون. چونکە قورئانی ئێمە پێمان دەڵێ هاتنە سەر ژیانی دنیا ئەم خەڵکە کە لەم سەر زەویەدا بڵاو بۆتەوە بۆ یەک شتە: لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن و عەمەلا. پەیامی ئیسلام پێمان دەڵێ ئێوە دەبێت لە پێشبڕکێدا بن. بۆچی؟ بۆ ئەوەی نیشانی بدەن کامەتان جوانترین کاروکردەوەی هەیە، نەک جوان ئەحسەن عەمەلا. لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن و عەمەلا، جوانترین کردار. با ئێمە پێشبڕکێ بکەین چێ دیندارتر و خواناسترە و لە خوا نزیکترە. با هەوڵدەین لە بواری زانستیدا پێشبڕکێ بکەین چێ زاناترە، چێ بەڕێز و حرمەتترە، چێ خزمەتی زیاتر پێشکەش بە کۆمەلگا و بە وڵات و گەل و نیشتیمانەکەمان دەکا، چێ کەسێکی داهێنەرترە. لە هەموو وڵاتانی دنیادا خەڵک داهێنان دەکا و منافیسەکەی داهێنانێکی جوانتر پێشکەش بە کۆمەلگا دەکا. خۆی گەورە دەفەرمێ ئێوە هەوڵ بدەن منافیسی یەکتر بن لە چاکەخوازیدا. تۆ چاک دەکەی، بەڵام من دەبێت چاکتر بم. ئەگەر تۆ چاکت کرد، با من هەوڵ بدەم چاکترین بم، هەر بە چاک نەوەستم. چێمان ئاشتی خواسترین، با پێشبڕکێ بکەین لەوەدا من چەند کەسم ئاش کردوێتەوە، بڵێ من قیاسەکەی تۆ دەشکێنم، ئەوەندەی تر ئاشتیم لە کۆمەلگادا بڵاو کردوێتەوە. خۆشگوزەرانی پێشکەشکردن بە هاوڵاتیانی خۆمان، هەر کەسە لە ئاستی دەسەڵاتی خۆیدا چەند جوانە پێشبڕکێ بکەین بۆ ئەوەی ژیانی یەکتر خۆشکەین. ئەمە پەیامی ئیسلامە. ئەگەر لەمە حاڵی بووین ئیشی من و تۆ لەسەر زەویدا تێکدانی ژیانی خەڵک نییە، بە پێچەوانەوە ئەحسەن و عەمەلا، پێشبڕکێ لەسەر ئەوەی چێمان جوانترین کردار و خزمەت و خۆشگوزەرانی پێشکەش بە خۆمان و پاشان بە خەڵکی دەکەین. بەڵام بەداخەوە ئەمڕۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی بەگشتی و لە وڵاتی خۆشماندا ئێمە ئەحسەن و عەمەلەمان کردو بەچی؟ لیەبلووەکم ئەیوکم ئەخشەن و عەمەلا. ئەحسەن سێ نوقتەی بخەسەر دەبێتە ئەخشەن، خراپترین، ناشرینترین، قێزەوەنترین. ئەو سێ نوقتەیە لە سێ خاڵا کۆی دەکەمەوە. یەکەمیان، ئێستا منافەسەی ئەوە دەکرێت چێ فێڵبازترە، چێ دەستبڕترە. بە تایبەتی لە بواری سیاسی و بازرگانیدا خەڵک ئێستا منافەسەی ئەوەیە چۆن خەڵک دەخەڵەتێنی، چۆن خۆت دەوڵەمەندەکەی لەسەر چاویلکەی خەڵک، چۆن دەستیان دەبڕی. ئەمە لە نێوان سیاسیەکان و بازرگانەکاندا بەسەر ئەم میلەتە فەقیر و هەژاریدا تاقی دەکەنەوە. دووەمیان، ئێستا منافەسەی ئەوەیە چێ تێکدەرتر و ڕوخیانەرترە. جاوە لە تاکە کەسەوە،
لە ئەهلی مزگەوتەکەەوە بەداخەوە کە عرزم کردن لە پەیامی ئیسلامەکە حاڵی نەبووە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە منافەسەی ئەوە دەکرێت چێ زیاتر دەڕوخێنێ چێ زیاتر ماڵەکان کاول دەکا لەسەر ئاستی تاکە کەسا منافەسەی ئەوە دەکرێت چێ قسە هێن و قسە بەرترە و قسە دەگێڕێتەوە و بینی خۆشەویستان تێک دەدا. سێم نقطە ئەمڕۆ خەریکە دەکەوینە منافەسەی ئەوە چێ خۆپەرستتر و ئەنانیترە. هەر کەسەمان مەسلحەتی خۆمان دەوێت. من ئەگەم مەسلحەتم باش ڕۆیشت ئەڵم دنیا شامی شەریفە بەخواعی بینیە ئیتر تۆ زەرەر دەکەی زەرەر ناکەی ئیشی من ڕۆیشت بەڵام با ئیشەکانی تۆ نەڕوە ئەڵێ بەخوا ئەم دەستگایە زۆر کارێکی باشە فڵان کەس زۆر کاری چاکە بەڕاستی ئینسانێکی باشە بۆ چونکە سوودی بە من گەیاندوە بەڵام زەرەری لە هەزاران خەڵک داوە من ئەوە نابینم. ئەمڕۆ خەریکی ئێمەوەمان لێدە ئەخشەن العەمەل چۆن خەریکە فێری خۆپەرستی دەبین لە جیاتی مرۆڤ دۆستی لە جیاتی یەکترویستی. ئەو بەڕێزە دەڵێ چارەنووسی ئەو کەسانە چییە؟ مامۆستا چیان پێ دەڵێ من ناتوانم هیچ بە خەڵک بڵێم ئێمە دەبێت لە پەیامی خۆی پەروەردگارەوە کە قورئانەکەیە چارەنووسی ئەو کەسانەی کە خراپەکارن چییە؟ بەڕێزان سێ شت هەن لە قورئانی پیرۆزا بەڵێنی خوان بەڵێنی خوایە هەر کەسێ ئەم سێ شتە ئەنجام بدا پێش ئەوەی زەرەر لە بەرامبەردا دڵنیا بێت چارەنووسی خۆی لەم دنیادا ڕۆژ دەبێت. یەکەمیان خوای پەروەردگار دەفەرمێ يا أيها الناس إنما بغيكم على أنفسكم أي خلقينا تقراتان دڵنیابن هەر کەسێ ستەم بکە یەکەم کەس زەرەر لە خۆی دەدا هەر کەسێ ستەمکار بێ ئەو ستەمە وەکو زانایان فەرموویانە ولا يجوز إيذاء المسلم بأي نوع من أنواع الإيذاء سواء بدنيا أو ماليا أو نفسيا. ئەگەر تۆ مسڵمان بووی بەڕاستی دەبێت دڵنیابی لەوەی حرامە بەدەستی تۆ بە زمانی تۆ بە قەڵەمی تۆ بە فەیسبووکی تۆ بە تۆڕە کۆمەڵایەتەکەی تۆ هیچ کەسێک زەرەر ببینێ زەرەر بە هەر کەسێک بگەینێ دەچێت قاڵبی سیستەمەوە جا زەرەر لە بەدەنی بدەیت بچی لە کەسێک بدەیت ئازاری جەستەیی بدەیت ئەو مالیەن یان ماڵی داگیر بکەی یان لە مامەڵەیە فێڵی لێ بکەی و دەستی ببڕی و ئەو ماڵی هەشیەتی لە دەستی دەربێنی ئەو نەفسیەن یان کەسایەتی بڕوشێنی یان دڵ و دەرونی ئازاردەی یان دڵی پشێوێنی کەسەکە لە ماڵی خۆی دانیشتۆ بێ خەم و خەفەت تۆ خەفەتێک دەکەی بە دڵیدا ئەوە نەفست شێوان ئەوە دەرونیت تێکدا لەم حاڵەتاندا تۆ دەبی بە زاڵم. خوش فەرمووی ئەی خەڵکینە دڵنیابن ئینەما بەغیکم على ئەنفوسیکم ستەم یەکەم جار لە خۆت دەدا. واللهی بە چاوی خۆمان بینیومانە ئەوانی لەسەر ئاستی جیهانیدا سەرکردە بوون بەڕێوەبەری وڵات بوون کاتێ ستەمیان لە خەڵک کرد پێویست ناکە ناویان بێنن چ چارەنووسێکی ڕەشیان هەبوو هەر لەم دنیا پێش قیامەت. واللهی ئەو کەسانی کە دەستی خەڵک دەبڕن ماڵی خەڵک دەخۆن بەستەم ماڵی خەڵک داگیر دەکەن سوێند بە ئەڵڵا سوبحانەه وتەعالە لەم دنیادا خۆشی لە ژیانی خۆیان نابینن ماڵ و مناڵەکەیان لیان دەبێتە ئاگر. واللهی ئەو ماڵی کە بەدەستبڕین و فێڵکردن لە خەڵکی فەقیر و هەژار بەدەستی دێنی ئەو ماڵش ژیانت تاڵ دەکا تەندروستیت تێک دەدا نەفسیەتت دەڕوخێنێ دڵخۆشیت ناهێڵێ زۆر خەتەرێکی گەورەیە. تۆ وات زانی قاقا لێ دەدەی لە نووسینگەکە تا دانیشتوی دەستی ئەم و ئەوت بڕیوە ئەشیان لە دەرەوە هاوردە کردووە کوالیتێکی حتا بڵێ خراپی هەیە بۆی تۆ خۆت دەوڵەمەندکەی و خەڵک زەرەرمەند بێ و ئەزانی قازانجت کردووە خوا فەرمووی على ئەنفوسیکم یەکەم ستەم لە خۆت دەدا. واللهی خێر لەو ماڵە نابینی دڵی خەڵکت ناڕەحەت کرد وەتزانی بە خەڵکت ڕابواردووە وتت ژیانی خەڵکم بەڵاستی فڵان کەسم چاک تووشی خەم و خەفەت کرد دڵت خۆش بوو دڵنیا بە پێش تێکدانی دڵی ئەو خۆت دڵت تێک دەچێت خۆت دەروونت دەشێوێ هەر کەسێ دڵی خەڵک ناڕەحەت کە هەر کەسێ دڕک بکە بە دڵی خەڵکە واللهی لەم دنیا پێش قیامەت دڕک دەکرێت بە دڵیدا. واللهی دڵ و دەرونی خۆت ئەگەر لە هیچی مادیت کەم نەبێت تێک دەچێت چونکە دڵی خەڵکت تێکداوە دڵت ئازار دەخۆ سینەت تونگ دەبێ و لە ماڵەوە دانیشتووی کۆڵی خەم و خەفەتت هەیە بە بێەوەی لە هیچت کەم بێ ئەوەیە ڕۆژگارێک تۆش دڵ و دەرونی خەڵکت ئازار داوە. بۆیە بەو کەسانە دەڵێم بە هەمومان خۆمان لەستەم پارێزین. دووەم بەڵێنی خوای پەروەردگار ولا يحيق المكر السيء إلا بأهله لە سوڕەتی فاتیر ئاەت 43 دەفەرمێ دڵنیابن فێڵ و پیلانجێڕی یەکەم جار لە سەری خاوەنەکەی دەدا و سەری دەخوا. کوردەواری خۆشمان ڕێک ئەم ئاەتەیە چەند جوان بە پندێکی پێشینان دەڵێ ئەو کەسەی چاڵ بۆ خەڵک هەڵکەنێ
خۆی تێدەکەوێت کەواتە دڵنیابن ئەو کەسەی کە بینی ژن و مێردێک تێک دەدا واللهی خۆی گەورە ژیانی خۆشی تاڵ دەکا هەر کەسێ ژیانی خەڵک تێک بدا خۆی گەورە ماڵی وێران دەکا سێم خۆی پەروەردگار دەفەرمێ فمن نكث فإنما ينكث على نفسه لسورة الفتح آياتي ددا خواهي پروردگار دفرمي هر کسی پیمان بشکێنێ زەرەری ئەو پەیمان شکێنیە یەکەم جار بۆ خۆی دەگەڕێتەوە با ئەگەمان لە خۆمان بێ چەند جار پەیمانمان داوە بە خوای پەروەردگار ئەبینی کەسێک نەخۆشە ئەڵێ خوای جان بەس دەم نەخۆشیە ڕزگارم بێ و شیفام بدەی و جەستەم ساغ بێتەوە بەڵێم بێت تۆ چیت پێخۆشە ئەوە دەکەم واز لە هەموو بێشەرعیەکان دێنم خوێندکارێکە دەڵێ خوای پەروەردگار بە ئامانجەکەی دڵم بگەم ئەو نمرەیە کە لە دڵمایە ئەو کۆلێژەی کە بە تەمام لێ بخوێنم ئەو نمرە بەرزە بەدەست بێنم و بچمە ئەو کۆلێژە ئەو پەیمانگایە کە دڵخوازی خۆمە پەروەردگارە شەربی نوێژەکانم نەفەوتێنم خوشکێکە دەڵێ بڕواتان هەبێ ئەم جلە ناشەرعیانەمدا دەنێم باڵا پۆشێکی شەرعی و دیندارانە دەکەم کەسێکی تر دەڵێ خوای گیان لە کرێچێتی ڕزگارم کەی بچمە ماڵی خۆمەوە بەڵێم بێ بەس خواپەرستی تێدا بکەم غیبەتی کەس لەو ماڵەدا نەکرێ باسی کەس نەکرێ کەسێکی تر دەڵێ خوا لە قەرزاری ڕزگارم کە بەس جارێکی تر قەرزاری خەڵک نەبم و لەبەر دەمی خەڵکان نەکڕۆزیەمەوە یا ڕەبی خوات و ئەو دەرگای ڕزق و ڕۆزیەم لێ بکەیتەوە بەڵێم بێ لە شکرانە بژێری دەرنەچم کەچی سبحان الله ئینسان زۆر زوو لە خۆی دەگۆڕێ خوێندکار و قوتابیەکە بە دڵی خۆی دەگا کەسەکە بە دڵخوازی خۆی دەگا و هاوسەرگیری دەکا کەسی دوایی سەیەکەی لە چکەکەشی ناکا و حیجابەکەش ناکا ئەوەی تری لە کرێچێتی و لە هەژاری و لە فەقیری و لە قەرزاری ڕزگاری دەبێ سبحان الله سەیدەکەی زمانی لە جاران خراپترە خوا فەرمووی زەرەرت کرد بەڵێنەکە شکاند لە بینی من و تۆدا بەڵێنێکت دابوو بە خوای پەروەردگار لەبیرتە دوێنێ خۆت لەبیر نەچێتەوە ئەگەر لە یادت کرد خۆ زەرەر دەکەی بەڵێنمان داوە لە نێوان خۆمان و خەڵکە کابراڵە دەرچم بۆ پەرلەمان تۆ بەس دەنگم بدەیە ئەم دنیاە ئەم کوردستانت بۆ دەکەم بە شامی شەریف بەهار لە ئەژنۆیە ئێتر جارێشکە دەست ناکەی بە گیرفانی خاڵیدا بەڵام بەخوا لە ناخی خوا دەڵێت تۆ بڵێ دەرچم بەخوا بەشی حەو پشتم دزی دەکەم تۆ هەر بۆ خۆت پەنجە لە مەرەکە هەڵکێشە مادام ئەم نێتە لە دڵیایەتی واللهی فێڵت لە خەڵک نەکرد فێڵت لە خۆت کرد پەروەردگار دەفەرمێ ئەم فێڵ و تەڵەکەیە لەم دنیادا ڕیسوات دەکا ئەوانەی کەوا چوونە سەر کورسی دەسەڵات لە نێتی دڵیاندا نەبوو خزمەتی خاک و خەڵک بکەن بەس نێتی ئەویان هەبوو موچەی چەور و باڵا بخۆن بزانە چەند ڕیسوان لە ناو خەڵکە خەڵک چەند بە بێڕێزی سەیریان دەکا هیچ کەسایەتی و ڕێزێکیان نەماوە بەڵام ئەگەر کەسێکیش لە نێتێکی خاوێنە بڕیاری دابێ ئەم پۆستە وەرگرم بۆ ئەوەی خزمەتی فەقیر و هەژار و هاوڵاتیان و نیشتیمانەکەی خۆم بکەم ئەوەندەی دەسەڵاتی هەبوو ئەوەندەی توانای هەبوو درێخی نەکرد سەیدەکەی خوای پەروەردگاری پشتیوانی لێ دەکا و ئەجریشی بۆ دەنووسێ چاکەکان ئەوانەی وەفا بە عەهدەکانی خۆیان دەکەن چاک دەکەن کەسێک بەڵێنی هاوسەرگیری بە کەسێک دەدا کوڕێکە بە کچێک دەڵێ بەڵێن بێ هاوسەرگیری بەیەکەوە دەکەین بەڵام لە ناخی دڵا ئەمە وەکو گورگێک پەلاماری ئەم کچە دەدا و دڵسافی و دڵپاچیەکەی دەخۆزێتەوە دوای ئەوەی کەوا کاتێکی پێبەسەر دەبا ژیانی خۆی لەگەڵ ئاسوودە دەکا ئەنجار لە دوای هەر ناناسم خوا حافیزت بێ و خوا لەگەڵ بێ بدەچێت لەگەڵ کچێکەدا پەیوەندی دەبەستێ تۆ بەڵێنت پێدا بوو هاوسەرگیری لەگەڵا بکەی بە شەرعی خوای پەروەردگار بەدابوو نوریتی کۆمەڵایەتی کوردەواری بچی دەستی باوک و دایکی ماچکەی و بیهێنێ خانەی هاوسەری خۆتەوە فێڵت لێ کرد دڵنیا بە ئەو چاڵەی بۆ ئەوەت هەڵکەن ژیانی بەختەوەری بە خۆتەوە نابینی هەر کەسێ دەستی کەسێکی بڕی بێ بۆ ئەوەی هاوسەرگیری لەگەڵا بکەوە فێڵی لێ کرد بێ ئەگەر چەند جاریش هاوسەرگیری بکە دڵنیا بن خۆشی لە ژیانی هاوسەری خۆی نابینێ بەڵێ بەڕێزان هەر کەسێ تەداخولی ژیانی خەڵک بکە سێ نیشانەی هەیە یەکەمیان دینی کزە چونکە ئیسلامی ئێمە دەفەرمێ من حسنی ئیسلامی المەرئی تەرکه ما لا یعنیه هەر کەسێ جوان جوان لەم دینە حاڵی بوو بێ قەت تەداخولی شتێک ناکە کە پەیوەندی بە ئەوە نەبوو بێ تخۆ ژن و مێردێک بۆ خۆیان شاد و شکرن بە یەکەوە بە فەقیری بە هەژاری بە کرێچێتی بە جوانی یەکتر بە ناشرینی یەکتر هیچ عیبیان نییە تۆی مسلمان ئەگەر مسلمانی ڕاستەقی نەبی دین و ئیمانەکەت کز نەبێت چیت داوە لە ژیانی ئەوان فليقل خيرا أو ليصمت أجد دعاءك خير وبركات يا أمبودك بلي يا ربي بيك وخوش بخد بن يا ربي جان تان خوش بوخا بركات بخاطر جان ومال حالتان و تام قصة خير بك أم دعاء خير بك دليان خوشك أجد نايزاني دمت خيري بيوانيا فليصمت دكاك بدنگ با أجد شوية مالي خلق وقصة فريمة دا بينيانا أو دين كزية
ئەو کەسانە ئیمانیان زۆر کزە کە تەداخلی ژیانی خەڵک دەکەن. دووەم بێکاری بەخوا هەر کەسێ خەریکی کاری جوان و چاک بێ هەر فریای ئیشەکانی خۆی دەکەوێت. زۆربەی ئەوانەی کەوا تەداخلی ژیانی ئەم ژن و مێرد و ئەم و ئەو دەکەن نیشانەوەی بێکارن. خەڵکی کارکەر و دڵسۆز لە کارەکەیدا ڕۆژ ماندووە شەویش خواخوایەتی پشوێک بدا ئیتر ئاهی ئەوەی نییە بچێت لە ژیانی خەڵکەوە. سێیەم ناڕۆشنبیری. ئینسانی ڕۆشنبیر، ئینسانی ڕۆشنفکر، ئینسانی خوێندەواری ڕاستەقینە تەنها و تەنها گوڵ پێشکەش دەکا، دڕک لا دەبا. ئەو کەسانەی لەگەڵ ڕێزمدا بڕۆی جەنابتان تەداخلی ژیانی خەڵک دەکەن، دڕک دەخەنە پەرپێی خەڵک، خەڵکی دەخەنە چاڵەوە، ژن و مێرد لە یەک دەکەن، ژیانەکان تێک دەدەن، دڵنیابن نیشانەی ناڕۆشنبیر بوونە. جا ڕۆشنبیریش بە خوێندەواری نییە، هەیە خوێندەواری هیچ نییە، ناتوانێت بخوێنێ بنووسێ، بەڵام حتا بڵێ ڕۆشنبیرە، حتا بڵێ ڕۆشنفکرە، حتا بڵێ ئینسانێکی موسەقەفە، کەسی شەیە شەهادەی باڵاشی هەیە، بەڵام سەیدەکەی دڕک فڕێدەدا. ئەمە باڵایی شەهادەکەی و خوێندەواری و نووسین و کتێبەکەی نایکا بە ئینسانێکی ڕۆشنبیر چونکە جوانی پێشکەش نەکرد. بەڕێزان بەشی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی پێهات. ئینشاءڵڵا لە دوای ناوبڕێکی کوردینەوە خزمەتتان و درێژە بە بەرنامەکە دەدەین و هەل لە دوای ناوبڕیشەوە جەنابتان دەتوانن بۆ پرسیارەکانتان ئەگەر لە زانستی ئێمەدا هەبێ وەڵامێکی گونجاو پێشکەشکەین بە ئیزنی خوای گەورە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی دیمەن تیڤی دەنووسێ پەیوەندیمان پێوە بکەن و دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان دەبێ بینەرانی زۆر بەڕێز. هاتینەوە خزمەتتان و وڵامی پرسیاری ئەو بەڕێزەی کەوا لە تەوەرەی یەکەما باسمان کرد تێکدانی ژیانی خەڵک و خێزانەکان ئینشاءڵڵا قسەی زیاتری لەسەر دەکەین و جەنابیشتان لە ئێستاوە دەتوانن لە ژمارە تەلەفۆنەکانی سەر شاشەی دیمەن تیڤیەوە پەیوەندیمان پێوە بکەن و پەیوەندەکان ڕاستەوخۆ ئینشاءڵڵا تەعالا وەردەگرین. بەڵێ بەڕێزان وتمان ئەو کەسانەی کەوا تەداخلی ژیانی خەڵک دەکەن یەکەم ئیمانیان کزە، بەڕاستی لە دین حاڵی نەبوون. دووەمیان نیشانەی بێکاریە، ئینسان کە کاری باشی هەبوو مەجالی ئەوەی نییە تەداخلی ژیانی خەڵک بکە. سێمیان ناڕۆشنبیر بوونی خەڵکە. ئەو کەسانی کە ڕۆشنبیرن حەقیان نییە بەسەر ژیانی خەڵکەوە گوڵ پێشکەش دەکەن و دڕک لا دەبان نەک بە پێچەوانەوە. ئەو بەڕێزە لە پرسیارەکەوتی باسی سحر و جادووی کرد. بەڕێزان ئێمە کۆمەڵگایەکین زۆربەی ئەو پرسیارانی کە لێمان دەکرێت هەر ژن و مێردێک کە ژیانیان خۆش بۆ و ژیانیان تێک چووە یەکسەر گومانی ئەوە بلدڵی خۆیانە یان بەرامبەرەکانیان کە سوکاریان دەڵێن بەخوا و ژن و مێردە ئەو کوڕکچە و دەستگیرانە دیارە سحریان لێکراوە. بەڕێزان ئەگەر من ئامارم لە بەدەستانی ئەگەر بەد لە 102 سحر و جادو کاریگەری هەبێت لەسەر ژیانی تێکچوونی خەڵک، بەڵام بڕواتان هەبێت لە 198 پەیوەندی بە سحر و جادوەوە نییە. جاخۆ کەوابێ ئەم وڵاتە هەر پڕپڕە لە سحر و جادو ئەوانە هەر خەڵک سحر لەیەک دەکا. نەخێوان نییە خەڵکێک دەستگیراندارە سەیەکی هەر لە فترەی دەستگیرانیدا لە یەکتری وەڕزە. کەسێک هەیە ژیانی ژن و مێردایەتی ساڵێک ساڵانێکە چەند منداڵێکی هەیە و تێک دەچێت ئەمە پەیوەندی بەوە نییە خەڵکێکی ناحەسوو بێ سحری لە نێواندا دروست کردبن. عرضمکردن ئەگەر لە 102 سحر و جادو بێ بینی ژن و مێرد تێکدا کە حەقیقەت و ڕاستیە و ئینکاری ناکرێ، بەڵام ئەی لە 198ەکەی تری ئەوە مرۆڤەکانن یان خۆیان ڕۆشنبیری خێزانیان کەمە یاخود کەسێکی ناحەس چۆتە نێوانیانەوە بە دوو زمانیکردن بە قسە لە نێوانداکردن بینی تێکداون. ئێستا پەیوەندێکمان هەیە لە سەرهەڵی تەلەفۆن. حاجی پەریون فەرموو. فەرموو خوشکە حاجی. بەڵێ فەرموو. سلام عەلەیکم مامۆستا گیان. عەلەیکم السلام و ڕەحمەت الله و بەڕەکات و حاجی پەروینی زۆر بەڕێز. باسی مامۆستا گیان زۆر باسی سەلامەتان ماز دەکەم یاخوا باسی مامۆستا خوا لە دوعای خێر بێ بەرسمەکە لە پەیوەندی جاری پێشەوە ئینشاءڵڵا تۆژێکێکی لە ڕیزی ئەو ئیماندارانەی و خوشکبرانەی کە هەمیشە دەڵێن خوایە هەموو خوشکبراکانمان خوای گەورە ئاگار لێیان بێ ئاواتیان بێنێ جێ بەختەوەریان کە تەندروست باشیان کە جەنابێکی لەوانە. سەلام بەس مامۆستا یەک سوئالمێ ئەمە کە دێنێ نێژێ وەچی دێن لۆخما چەند سنەتی بکەین ئەوە تەواو نێژی جمعە برێ بەس دەبینیوە نیوە خوتبە کرایە یان نیوەی خوتبەی کرایە ئافرەتەکان دێن هەندێک نێژی دەکەن ئەدە دوور کە عادبی سێر کە عادبی چەندی برێ دەکەن هەندێک دووی دەکەن هەندێک زۆری دەکەن ئەمیش هەر تەمەشان دەکەم دەرێم پێیان برێم وە برێمیان گوناح نییە گوناحبار نابم. بەسەر چاو پرسیارەکە زۆر جوانە هەم بۆ ئافرەتان هەم بۆ پیاوانی ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەن.
ئەدی وەنیە ئەز لە بە هەندێ ئادەرم گوتم بەخوا ئەوزارە پرسیاری لە مامۆستای دەکەم ئینشاڵڵا سا ڕوونکردنەوەیەکی شەرعیانە لە دوای پەیوەندەکان بەسەر چاو ئینشاڵڵا گوێبیست بە بۆ جەنابیش و هەموو بیسەلام زۆر بەڕێز یا ڕەبی خوددا لە بەهەستەیەک دی ببینیتەوە بەخێشکی بەڕێز و گەورە سوپاسخوا لەگەڵ بێ خواگەدارت بێ. بەڵێ بەڕێزان ئەو کەسانی کەوا ژیانی خێزانیان تێک دەچێ بەڕاستی هی ئەوەیە خەڵکی دوو زمان چۆتە نێوانیانەوە. خەڵکی دوو زمان و فیتنەش کاریگەری لەسەر چێ دەبێ؟ لەسەر ئەو کەسەی یەکەم کە خۆی لاوازە، ژنەکە یان پیاوەکە خۆی کەسایەتێکی لاوازی هەیە، خۆش باوەڕە، بە هەموو قسەیەک باوەڕ دەکا. بەڕاستی ئینسان بەڕێزان تکایە ئەم قسەیەم زۆر بە وردی لێوەرگرن. والله هەر کەسێ ئەمە جێبەجێ بکە لەو بڕوایەدام هیچ کەس کاریگەری لەسەری نابێ. خۆزگە هەر کەسێک کە ژنی مارەکرد لەو دەقەیەدا کە بە شەرعی خوا دەبنە حەواڵی یەکتر و پیاڵەن دەستگیرانی یەکترن بڕیار بدەن لەم دەقەی دەستگیرانیەوە حتا کوردەواری ئەڵە بەیەکەوە پیر و خەڕۆ دەبین هەر کەسێ هاتە ئەم ماڵی خێزانیەمانەوە هەر قسەیەکی بۆ کردین من زەمی مێردەکەی کرد زەمی ژنەکەی کرد قسەکانی هەڵگرن بیکەنە تورەکەیەکەوە کە ڕۆژ لە دەرگای مەدخەلەکەەوە لەگەڵ خۆیان فڕێ بدەن فڕێ بدەنە دەرەوە بەڵام نە لە دڵی خۆیان ناجێگەی بۆ بکەنەوە ئەم قسەیە نابێڵی لە دڵ تا کاریگەری بەجێبێڵێ دووەمیشیان نەدوای ڕۆیشتنی میوانەکە و کەسەکە بیکەن بە مناقەشەی نێوان خۆیان قسەی لەسەر بکەن و بۆ فڵان کە زۆی کرد و بۆ باسی تۆی کرد و ئەمە چی بوو هەر ئەم قسەیە بمرێنن چونکە کە مناقەشە لەسەر کرد ئاواتی بەرامبەر دێتەجێ ئاواتی ئەو فیتنەجێ دێتەجێ ئەو قسەیەکی فڕێداوە تۆوەکەی چاندووە تۆ نابێ ئاوی ئەم تۆوە بدەی و بیکەی بە درەختێکی گەورە هەر لە شوێنی خۆی لەو دی و مەدخەلەکەەوە قسەکانیشی لەگەڵ فڕێدە دەرەوە بڕیار بدەن لە دەستگیرانیەوە تا پیر و خەڕۆبوون و مردن بەیەکەوە ئەم ژنومێردە قبوڵ مەکەن هیچ کەسێک تەداخلی ژیانیان بکە بۆیە ئەو کەسانی کە خۆیان لاوازن ئەو کەسانی کەوا خۆیان کەسایەتی لاوازی و ناڕۆشنبیریان هەیە بە هەموو قسەی بڕوا دەکەن ئەمجا پاشان دەڵێن وڵا سیحر و جادومان لێکراوە نەبابێت تۆ خۆت ژیانی خۆت وێران کرد ئەو هەموو خەڵکەی لە وڵاتی ئێمەدا شەو ڕۆژ هاتوچۆی ماڵی یەکتر دەکا ئەوانە ژیانەکەیان دە تۆ تێکداوە بەڵام خەتای خۆشت بوو بۆیە هەر قسەیەک لە ماڵ تاکرا فڕی دەدەرەوە نەهێڵی نە لە دڵ تا جێی بکە و بەرامبەر بە هاوسەرەکەت گومانت بۆ دروست بێ وەنە لەگەڵ هاوسەریشدا مناقەشەی لەگەڵ بکە چونکە کە مناقەشە لەگەڵ کرد تۆوەکە ئاوتدا بێتە درەختێک ڕۆژ بە ڕۆژ ئەم درەختە قەدەکەی گەورەتر دەبێ دوای بە ئاسایی نەماڵەکە ناڕاتە دەرەوە ڕێگەکانی دادەکتێ ئێستا پەیوەندێکی ترمان لەگەڵای فەرموو سلام علیکم مامۆستا باوکی درود سڵاوی خوا لە جەنابیشتان بێ عەلەیکم السەلام و ڕەحمەت الله باشی مامۆستای عەزیز سوپاس دەکەم زۆر عەزیز و خۆشەویستی برا خۆشەویستەکەم خوا سەلامت کە وەڵی مامۆستا پێم خۆش بوو لەسەر کۆمێنتێکی داکەم تەلەفۆن لە بۆ بەڕێز بکەم چەند ڕۆژێک پێش ئێستا لەیەک لە بەرنامەکان تەلەفۆنی لەو بەڕێز کرد طبعا داچی منە 5 برا مەمری خۆیان کرد لە تەمەنی جۆراجۆ لە هەرزەکاری و بچکەت گەورەتر تەنها من مامەوە یاخوا تەمەندرێژ بی باوکی درود کاکەی گیان خوا سەلامت کە زیار بوو دایکم یعنی بە پەرۆشەوە تەلەفۆنی کرد گوایە لە قسەی دەردەچمویان کۆمەڵک بابلێن کێشە موشیلەم بەڵێ لە پێشووتردا هەبووە بەس الحەمدولله ئینشاءالله هیدایەتی خوامەوە کردیە و ناشتوانم لە قسەی داکەم دەرچم و ئەو جەنەت و تحت الأقدام الأمهاتە نامرێ لە دەرسیدا مامۆستا یاخوا سەلام کاکە هەرەوە چاوەڕێ لە جەنابیش دەکرێت ئێمەش لە جوابی تەلەفۆنی دایکدا هەروەمان گوت کەەوە نازی باوکو و هین دایک و ئەولادایەتیە ئینسان جارێ ئەولادەکە کە لە دوای 5 برا تەمەنی ئەوانیش بۆ تۆ ئینشاءالله خۆی گەورە درێژت پێ بەخشێ و پڕبەرەکەتی کا و هەمیشە چاوڕۆشنیبی بۆ دایک و دایکیشت خوا و بەرەکەتە لە ماڵی تۆ لاانە باو بە تەندروست باشی و لەگەڵ تا بژی ئەو ناز و خۆشەویستیە زۆرەیە لە بینی هەیوا ماوت کاتی خۆشی جەنابەت بەرنامەکە ئاگا لێ بەیان گوێ لێبوو بێتەوە هەمووی ناز و خۆشەویستیە سوپاست دەکەم کەوا الحەمدولله هەرەوە چاوەڕێ لە تۆ دەکرێت بەڵێ منیش مامۆستا سوپاس دەکەم کە بەبێ بزانی لە ژیانمدا چێ پژیرێت کردم و هەندێک ڕاستی درکان کە بە فعلی ئەو ڕاستیانە بوون لە ژیانی مندا هەبوون خوا جەزای خێرت داتەوە زۆر سوپاست دەکەین و تێگەیشتنی توش بێگومان لەگە تێگەیشتیمە یەکشت بوو و زۆر سوپاست دەکەین خوا گەورە دەست بە عمر و باڵاتەوە بگری ئینشاءالله هەر دەمێنی لە بۆ خزمەتی ئەو دینەی خوا گەورە سەلامەت ئەنگە کاکە درود زۆر خۆشحاڵ بووم کە گوێویستی دەنگی جەنابەت بووم یاخوا موفقتان کە ئینشاءالله هەر لەسەر پەیوەندی نێوان ئەولاد و دایکیشدا بۆ بەرەکەتی بەرنامەکە و ژیانی جەنابیشتان ئینشاءالله هەندێک قسەی خێر دەکەین لە درێژەی بەرنامەکەدا ئەجمعین زۆر سوپاس مامۆستا بارەک الله سوپاس بۆ جەنابتان ئەجمعین ئینشاءالله لەگەڵ جەنابیشدا بارەک الله فیکم السلام علیکم دایکی سایە فەرموو خوشکی بەڕێزم
السلام عليكم مامۆستاگیان. عليكم السلام ورحمة الله. دایکی سایه خوشکی بەڕێز و عزیزم فەرموو. مامۆستاگیان زۆرمان خۆشەوی لەبەر خاتری خوای گەورە. یەک سوالم هەیە عەزێتی سدەم داوای لێبوردنەکەم. خوا پاداشتان داتەوە. سوپاس نێوەش خۆشەویستیە من خوشکی بەڕێزی منن. فەرموو پرسیارەکە لە خزمەتتان. بەڵێ. مامۆستاگیان وەڵا سوالەکەم ئەوەیە پارە دانراوە لە ماڵێک ئەڵێن جن بردوێتی جن پارە ئەبا بەسەر چاو پرسیارێکی جوانە بەسەر چاو چارەسەرەکەی چیە پێمان بڵێ ئەگەر بەسەر چاو ئەوەش ڕوونکردنەوەیکی جوانت دەدەمێ انشاءالله تعالى وأنا بلا لا داو خويا هر لصاغ وتمن دريج خوا لە ڕازی بێ خۆشکە بە ڕێزەکەم سوپاسی دوعا خێرەکان دەکەم خوای گەورە ئاگای لە جەنابیشتان بێ خوابتان پارێزێ یا ڕەبی خوا لە ڕازی بێ یا ڕەبی خوابتان پارێزێ خوا لەگەڵ بێ خوشکی بە ڕێزم خوا لەگەڵ پەیوەندێکی تر باوکی یوسف فەرموو برای خۆشەویستم مامۆستا پرسیارەکە منەوە ئایا پیا و بە پێوە میزێ بکات دروستە و پرسیارەکەی دیکەمانیش ئایا هێشتنەوە واجبە سنەتە فەرزە گوڵمات ڕۆژ بکرد سپاسە دەکرد بەسەر چاوان باوکی یوسف لەسەر سەرم سلام علیکم علیکم السلام ورحمة الله خوابتان پارێزێ بەڵێ خۆشەویستان ئەو کەسانەی بەڵێ بورم پەیوەندێکی ترمان لەگەڵایە بە پەیوەندەکان زۆر لەسەر هێڵ نەمێننەوە بەڵێ پەیوەندەکەمان چێ بوو کاکە محەممەد فەرموو بەڵێ ببورن کاک محەممەد دێ ببوورە کاک محەممەد گەبتوایی هەڵدەیتەوە پەیوەندیمان پێ بکەی سوپاس دەکەین فریشتەخان فەرموو خوشکی من ئەلو بەڵێ فەرموو فەرموو فریشتەخان سلام علیکم مامۆستا علیکم السلام ورحمة الله وبركاته وصلاي خواتان لێ بە خوشکی من سپاس دەکەم مامۆستا خوای گەورە پاداش خێرت داتەوە هەم لە دنیا هەم لە قیامەت لەگەڵەوەی بەڕێز و ئازیجدا زۆر سپاس بەڵێ مامۆستا ببوورە وەڵای سێ پرسیارمان هەبوو پرسیار یەکەم فەرموو بەڵێ مامۆستا پرسیار یەکەم سەبار بە زیکرەکانی ئێواران یاخود بەیانیان یعنی مامۆستا کاتی کە زیکرەکان دەخێنی هەندێک جار خوای گەورە دەڵێ 3 جارە یان 4 جارە یان 10 جارە ئایا مرۆڤ ئەگەر غەڵەت بکات نەک برێن بە ئەنقەز جارۆی ئینسانە هەڵە دەکە ئەگەر کەمتر برێ یان زیاتر برێ ئایا هەمان پاداشت هەیە بەسەر یاخود بەڵێ مامۆستا یان خوای گەورە دەرێ بەیانیان یان زۆربەی کات زیکرەکان دەرێ 100 جار بکە بۆ منە سوبحان الله یان حەمدولله بەڵێ بەڵێ مامۆستا ئەگەر یعنی خوای گەورە زۆربەی کات دەرێ 100 جار بەرەم ئەگەر ئەتو ئایا زیاتر بکەیت خێر زیاترە یاخود یان هیچ حکمێکی هەیە بەسەر چاو جوان پرسیارێکی جوانە بەسەر چاو قسەی لەسەر دەکەین ئینشاءالله بەڵێ مامۆستا سەبەر بە پرسیاری دووەمیشم بەڵێ مامۆستا دوعاکردن لە نانوێژدا لە کاتی سوزدەیە ئەگەر هاتو دوعایەک نەزانی بە عەرەبی بکەیت بە کوردی بکەیت دروستە خوای گەورە قبوڵی دەکاتن بەسەر چاوش پرسیارێکی جوانە بەسەر چاو قسەی لەسەر دەکەین بەڵێ مامۆستا پرسیاری سێمیش نازانم ڕێیەکی زۆر ینی خەڵک زۆر قسەی لەسەر دەکا مامۆستا پرسیاری سێم سەبەر بە تەڵقینی مردووە زۆر کەسێ مامۆستا هەیە ئێستا هاتین درێ تەڵقین دانی مردوو دروست نییە هەندێک چی دەڵێن دروستە ئەگەر دروستە مامۆستا سەبارەت یعنی ئایا لە قورئاندا هاتووە یاخود لە ئەو هەموو سەحابە شەهید کرایەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لەگەری بوونا ئایا هیچ کەسێکی تەڵقین داوە دەمێ ینی بە بەڵگەکی ڕاستی لە بۆم ڕوون بکەیتەوە بەسەر چاو قسەت بۆ دەکەم بەسەر چاو بەڵێ مامۆستا سپاسی دەکەم خوای گەورە پاداشی خێرت داتەوە خوا لە ڕاز بێ فریشتەخان خوشکی بەڕێزم خوا پاداش تۆ داشتە پرسیاری زۆر جوان بوون بەسەر چاو بەڵێ سپاس دەکەم خوا لە ڕازی بێ خوا گەدارت بێ بەڕێزان وتمان ئەو کەسانەی کەوا خۆش باوەڕن کەسانێکی قسەهێن و قسەبەر زیاتر کاریگەریان لەسەر دەکەن ئەمە سحر نییە تۆ خۆت لاواز بووی بۆیە دەبێ وریا بین ژن و مێردەکان بەڕێزان هۆشیار بن کەسی وادە سوێندت بۆ دەخوا ئەڵێ وەڵڵاهی لەسەر قازانجی تۆمە ئاگار لێبێ مێردەکەت ئاوانەکە ئاوانە بێ پارەی نەبێ پارێ بزانێت چی دەکەم ڕاقەبەی بکە بڕواتان هەبێ ئەوە شەیطانێکە بەڵام مرۆڤە لە شکۆی ئینساندایە شەیطانە و هاتووە تەنان سوێندت بۆ دەخوا بۆیە کاتێک خۆی پەروەردگار ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێ شەیطان بەچی فریوی ئادەم و حەوایدا لەو ژیانە خۆشەی بەهەشدەریکردن وقاسەمەهما ئینی لەکما لەمینە الناسیحین سوێندی بۆ خواردن وتی بەتەئکید دڵنیا بن واللهی سوێند بەخوا من دڵسۆزیەوە
بەڵام ئەو هەموو سوێند خواردن و تاکیدکردنەوەیە ماڵی وێرانکردن. بۆیە تۆش ئاگادار بە هەر کەسێ بە ناوی دڵسۆزی و ئامۆژگاریەوە هات لە ژیانی هاوسەریدا قسەی کرد و سوێندی خوارد کە دڵسۆزدا قورە نەکەی و بڕوا بکەیت، چونکە شەیطانیش کاتی خۆی باوکە ئادەم و دایە حەوای بە سوێندی بەدرەوە بە ناوی دڵسۆزیەوە خەڵەتاند. بەڵێ پەیوەندێک کاک ئەحمەد فەرموو. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السلام ورحمة الله. کاک ئەحمەدی خۆشەویست، دەستخۆشی بەرنامەکە دەبێت مامۆستا. خوا لە ڕازی بێ یاخوا دەستی جەنابیشتان خۆش بێت. مامۆستا پرسیارێکمانێ پەیوەندی بە تەوەرەکەشەوە نییە. قەیسێکە ئاسایە. مامۆستا گیان پارەی شوێنی گەشتیاری کەپر و خان و شوێنی گەشتیاری کە خەڵک دەچێتە بۆ شوێنانە، هەندێک خەڵک بە شێوەی ناشەرعی بەکاردێن، هەندێکی شێ بە شێوەی شەرعی. ئایا پارەیە دروستە یانی شکردن لەو شوێنانە دروستە دروست نییە؟ بەسەر چاو ئینشاءالله قسەی لەسەر دەکەین. دەستخۆشی لێ دەکەم. سپاس دەکەم. سپاس بۆ جەنابیش کاک ئەحمەد. بەڵێ بەڕێزان، ئەو کەسانەی کەوا خۆیان قسەی کاریگەری لەسەریان هەیە ئەبێ بەڕاستی ئەوەندە لاواز نەبن لە ژیانی ژنومێردایەتیدا. عرضم کردوون جارێکی تر چۆن ژووری نووسن قەدەغەیە هیچ کەس قاچی بخاتە ناوێ و ئاگای لە پەیوەندیەکانی هاوسەریت بێ بۆ هەموو ژیانی هاوسەریتان تکایە ڕێگە مەدەن خەڵک بێتە ناو ژیانی هاوسەریتانەوە. و ئێمە لە وڵاتی خۆماندا بەڕێزان کۆمەڵە گرفتمان هەیە. یەکەمیان ئەوەیە زۆر زۆر تێکەڵاو دەبین. ئێمە تێکەڵاو بوون شتێکی باشە، مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە، بەس بڕواتان هەبێ ئەم تێکەڵاویە زۆری وڵاتی ئێمە زۆربەی خێزانی هەڵتەکاندووە. زۆر ئیمانت بەهێز نەبێ، خۆشەویستیتان بەهێز نەبێ، نابێ ماڵوەکو دائیرەوا بێ، شەوە ڕۆژ هەرچی کەس هات بێ خۆی پێدا بکە، بێ کۆمەڵە خەڵکێکی کەمی دینداری خواناسی دڵسۆز هاوڕێت بن، هاتوچۆی ماڵیان بکەی و هاتوچۆی ماڵتان بکەن. تکاتان لێ دەکەم پەیوەندیەکان ئەوەندە زۆر نەبن، هەموو کەسێ بێتە ماڵت و بچیە هەموو ماڵێکەوە و هەموو قسەیەکت گوێ لێوێ هەموو قسەیەکت بۆ بکرێ و دواتر کە ژیانت بە قسەکان تاڵ بوو ئەنجاڵی سیحر و جادوم لێکراوە. ئاگاتان لە خۆتان بێ. پەیوەندێک کاکە ئەمیر دوا پەیوەندێ لە بەروی کاتمان نامێنێ. کاک ئەمیر فەرموو. مامۆستا دوو پرسیارم هەبوو. فەرموو کاک ئەمیرجان، پرسیاری یەکەمە دەسەر چاو. مامۆستا ئەمن پێشی ئێستا تقریبا نزیکی مانگەک ئەمن پێغەمبەرم لە خەوێ خۆم دیت صلى الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. ئەمن دیتم ئەمە لە بەربانکەکی دابووین لە تاڵقی سەرەوە، حسابکە دووقات بوو، دوو نەفەر بوون. ئەمن دیتم چوومە لە کنیەکێک ڕووی پێغەمبەر بەتنێ ماوە، ئەمنیش سەلامم لێ کرد، من گوتم چوونی یا ڕەسوڵ الله هەر بە کوردی، چای بە من کرد، ئێکراس زەردەخەنەی کرد، خۆی کرد، گوتی و عەلەیکم السەلام، سەلامەکەی داوە، کەم لێ کرد کە وەچی ئەمنی دیت هەر وەکی برێن 50 ساڵە ئەمن وە ئەوی دەیناسم. ئەو هەندە حسابکە کە ژیانم لەگەریدایە. پشتی هێنجینێ ماکێتە چی لەدەستدا بوو، ئەو ماکێتە کەمان پێکەوە هەلمان گرت کە ببینە دەرێ وەچی بەربانکە چی بۆچی ساڵونە چی بوو کە ئەو بەربانکە ئەمە ئەو کومبارەی بینە دەرێ ئەمن و ئەو کومبارەمان هەرگرت. ئەمن ئەوها تاماشەم لێ کرد، ئەمن گوتمە یا ڕەسوڵ الله ئەمن بەداک و بابەوە بە قوربانت بم. ئینە زەردەخەنە چی دیکە لە بوو منی کرد، ئینە گوتی وەمەرێ خوانەکە. ئەوە دوو پشتی هنجینە کومبارەکەماندانە دەرێ برتمان على سەسڕایخین لەوێن دەرێ تاماشەم لێ کرد، ئەمن گوتم یا ڕەسوڵ الله گەلەکەم پێخۆش بوو ئەتۆم دیت. ئینە جارێکی دیکە پێکەنی وە زەردەخەنەی کردو لە خەو هەستام. ئەوە پرسیار یەکەمم بوو. ئەمن نەمزانی معنە ئەو خەوت چ بوو. و دوو ئەمن زوو سەرکردەکان دەبینم، یعنی سەرکردە بابرێن ڕئیسان دەبینم لە خەوێ خۆم. نازانم ئەوە معنای چییە ئەو سەرکردانە ئەو ڕئیسانە دەیبینم لە خەوێدا زۆر دەیبینم، یعنی زۆر جار دەیبینم، ئەو ڕەنگە 10 جاران 12 جار ئەمن ئەوها ببینم. بەسەر چاو کاک ئەمیر ئینشاءالله قسە لەسەر پرسیارەکانی جەنابیشت دەکەین ئینشاءالله. ئینشاءالله لە درێژەی بەرنامەکەدا گوێبیستی وەڵامەکان دەبێت ئینشاءالله خوا ئاگادارت بێت. بەڕێزان کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە داوای لێ بڵندە و بەڕێزانە دەکەم کە ویستیان پەیوەندی بکەن و کاتمان نەماوە، وڵامی پرسیارەکانیش کەم نین.
ئەوە لەبیر نەچێت لە کۆتاییدا بڵێم تێکەڵاویەکانتان کەم بکەنەوە لەگەڵ هەموو کەسای ئینسان تێکەڵاوی نەبێ باشە، کەسەکان هەڵبژاردە و جوان و بەڕێز بن باشە. هەروەها ئاگامان لە خۆمان بێ کاتێک کە ژن و مێرکێشیان دەبێت زۆربەی کات بەچی کێشەکە گەورە دەبێت. ژنەکە یان پیاوەکە هێشتا دەستگیرانن یان تازە گواستوێتیەوە یان مناڵێکیان هەیە، خۆیان سەر لە کێشەکەی خۆیان دەرناکەن، پەنا دەبن بۆ کەسێک کە دڵسۆزە بەڵام نەزانە. یان کەسەکە دڵسۆزیانە بەڵام نەزانە، زیاتر کێشەکە ئاڵۆز دەکا و گرەیەکە دەکا بە گرێکوێرەیە کە نەکرێتەوە. یان ئەو کەسێک کە ئەمان پەنایان بۆ بردووە زۆر زانێکی بێویژدانە بەداخەوە، زۆر زانە کەیفی دێ بە ئاژاوی ناوخێزانەکان، تۆش بە دڵسافیەوە پەنات بۆ بردووە، ئەم زۆر زانە بەڵام زۆر بێویژدانە. ئەم دوولایە ئاگرێک هەیە لە جیاتی ئاوی پێداکەن بنزینی پێدا دەکەن، ئەیکەن بە کەڵپەیەکی گەورە ماڵەکە وێران دەکەن. بۆیە ژن و مێرد ئەگەر کاتی کێشەیان هەبوو بۆ ئەوەی دوایی خەڵکیش تۆمەتبار نەکەن، بگەڕێن بە دووی کەسێکە کە دڵسۆز و خۆشەویستان بێ لە ناخی دڵەوە بزانی کە تۆی خۆش دەوێت، وەکو تۆ متمانەت بێتە ئەوش جێی متمانە بێ. دومیان کەسێک بێ شارەزا بێت لە بواری کاروباری خێزانیدا، کابرا شارەزای لە بواری کڕینی فرۆشتنی ئاژەڵ و ماڵاتدا کاکە ناکرێ ئەمە توێژەری ژیانی خێزانی بێ تۆ بچی کێشەی ژیانی خۆتی بۆ باسکەی. سێمیان کەسێک بێت دادپەروەر بێ، واتە لایەنگری ژنەکە یان پیاوەکە نەکە ئەگەر خزمیش بێ عادل و دادپەروەر بێ بە تەرازووی دادپەروەرانە پێتان بڵێ وەڵڵی خەلەل لەم لایە، ئەم لایە قورسە، ئەم لایە سووکە پێویستە ڕاستیکەنەوە، دڵسۆزانە حەکیمانە زمان شیرینانە. ئەو کۆتایی بابەتەکەشی وتی دوعا لەو کەسانە دەکەم بەدڵنیایەوە ئینسان دوعا لێکردن پێم هیچ کات باش نییە، بەڵکو هەموو مامڵین یا ڕەبی خوایە ئەوەی چاکە چاکتریکەی، یا ڕەبی خوایە ئەوەی خراپە خەریکی ئەم سیحر و جادو و دوو زمانی و تێکدانی بینی خەڵکە، یا ڕەبی خوای هیدایەتی بدەیت. ئەگەر قابلی هیدایەت نییە خوای ئێمە لە شەڕی پارێزی، بە زمانمان پارێزین، تەنانەت دوعای شەڕ لە هیچ کەسێک نەکەین، دوعا بکەین خوایە بمان پارێزی لە شەڕی خراپەکاران. خراپەکاریش خوا فەرمووی ئەوەی چاڵ بۆ خەڵک هەڵکەنێ دڵنیا بە خۆی کێی دەکەوێ ولا يحيق المكر السيء إلا بأهله. لەبەرەوە بەڕێزم تۆ دڵی خۆت بەوانەوە زۆر مەشغوڵ مەکە، پەیوەندی خۆت و خوا چاکە، ئەوانە بەخوا بسپێرە، ئاگاش لە ناو ماڵ و خێزانی خۆت بێ. بۆ ئامۆژگاریانی کا باسمان کرد. دەچینە سەر وەڵامی پرسیارەکان. حاجی پەروین فەرمووی لە کاتی خۆتبەدا خوشکان دێن، هەیە لە کاتی خۆتبەدا دێن نوێژ دەکات، هەر وەختێ هاتێن نوێژی جومعەوە خەتیب وتار خوێن وتاری دەخوێندەوە بۆ پیاوان و بۆ ژنان، دامەنیشە یەکسەر دوورکە نوێژ بکە، دوورکە نوێژی سنەت، بەڵام بە پەلە بیکە، واتە سوڕەتی درێژ مەخوێنە، قل هو الله لە دوای فاتحە ئینا ئەعطەیناک بخوێنە، تەواو بە پەلە سوزدە و ڕکوعەکان لە سوێنی خۆیدا بەرە، زۆر درێژیان پێمەدە، تەحیەتێکی کورت بخوێنە، سەلام بدەوە، بەڵام دوای نابێت ئەنجا هەستەوە دوور کاتی تر بکەیت. یان ئەگەر دانیشتی لە کاتی خوتبە هاتێ ژوورە وتار خوێن وتاری دەخوێنەوە، دانیشتی جارێککە هەڵمەستەوە، بەڵام دامەنیشە باشتر وایە دوورکە سنەتی بە پەلە بکەیت، بەڵام لە دوورکە نابێت زیاتر بکەی، نوێژی تر بکەیت، دەبێت گوێ لە خوتبەکە بگری. ئەگەر دانیشتیشی واز لە نوێژی سنەت بێنە و دواتر هەڵمەستەوە حتا بۆ نوێژە فەرزی جومعەکە هەڵدەسن بۆ دوورکاتەکە. خوا لە ڕازی بێ حاجی پەروین بۆ ئەم جارش کە بەشداری لەگەڵا کردین. باوکی درود فەرمووی ئەو بەڕێزەی کە فەرمووی 5 برام وفاتیان کردبوو، یا ڕەبی کاکە باوکی درود تەمەنە درێژ بێ، خوای گەورە دایکیش دایک بەرەکەتی ماڵە. بەڕاستی ئەو کاتەش دە پەیوەندیەکەی جاری پێشوشدا من عەرزم کردن و ئێستاش عەرزم کردی. الحەمدولله تۆ کوڕێکی ساڵحی، بەڵام دایکت ئەوەندە تۆی خۆش دەوێ، هەندە چاوەڕێی لێتە بەقەدەر ئێستا تۆ 6 کورد چاوەڕێی دایکت لە تۆ هەیە. پێنجەکەی کە وفاتیان کردو جێگایان بەهەش بێت، تۆش الحەمدولله تەمەن درێژ و پڕبەرەکەت بی، ئێستا دایکت بە ئەندازەی 6 کورد چاوەڕێی لە تۆ هەیە. جاری وایە تۆ ناتوانانی بە ئەندازەی 6 کوڕ خزمەتی دایکت بکەیت، بەڵام ئەوە هەمووی نازی خۆشەویستیە. الحەمدولله ئەو گەورەی خۆتە کاکە باوکی درود کە دەفەرمووی من پێشدا بە دڵنیایەوە منیش و تۆش و کاکەکانیش و هەموو بەڕێزانیش خوشک و براکان کەم و کوڕیمان لە سەرەتای ژیانی گەنجیدا هەبووە، بەڵام دوای وەردەوەدە بە خۆماندا دەچینەوانە و دڵنیاین کە بەهەشت دەژێ پێی دایکماندایە، دەبێت قاچی دایکمان ماچکەین، دەستیان ماچکەین، دەست بە سەریان نابێنین، لە خزمەتیان دابین، ئەوە فرسەتێکی زێڕینە بەرەکەتی ماڵەکەت هەتا نەڕۆیشتووە. الحەمدولله کەەوە ئێستا دەڵێ سوپاس بەخوا بەخوا ئێستاوانیم، ئەوە گەورەیە، الحەمدولله ئەوە هیدایەتی خوایە کە باوکی درود یا ڕەبی تەمەنت پڕ بەرەکەت بێ ئینشاءالله، یا ڕەبی دایکیشت بەلەشێکی ساغ و دڵێکی خۆشەوە، ئەو ناز و خۆشەویستێت هەر بە سەرا بکە، ئەو بەرەکەتە لە یەکدا نەبڕێن، ماڵتان پڕ ئاوەدانی بێ. دووبارە سوپاس دەکەم برای خۆشەویستم، سوپاسی متمانەتان دەکەم. دایکی سایە فەرمووی جن پارە دەبا ناوەڵڵاهی خوشکی بەڕێزم، ئەوە ئەسڵ و ئەساسی نییە.
ئەوە لە چەند شوێنی ئەم کوردستانەدا پرس بە ئێمەش کراوە مامۆستا پارە دادەندرێ گوارەی زیێر دادەندرێ و جن بردوێتی لە دوایی ئێستا چارەسەری چییە کامیرەی زۆر بچووکەیە لە شوێنێکی ماڵەکەدا دانراوە من دڵنیا بووم کە مامۆستای یعنی ناڵم مامۆستایانی چکەوە مامۆستای ئاینین بەداخەوە کەسابەتەکان کەوتۆتە سەر عقلی خەڵکی دڵساف ناڵم خوا نەخواستە بێ عەقڵ دڵساف و دڵپاک کە بڕوایان بە هەموو خەڵکەیە بەتایبەت ئەوانەی بە ناوی ئاینەوە قسە دەکەن وتوانە باڵێ جن پارەکانی بدۆ من پێم وتوە بەس کامیرە لە شوێنێکی بچووکەوە دانێن ماوەیەک چاودێری بکەن وا بێ ئەو کامیرای ئاشکرا نەبێت دوای دەرکەوتویەکێ لە ئەندامانی خێزانەکەی زۆر بمتمانەوە چه پارەکە دەدزێ بەڕێزان بە دڵنیاییەوە جن نە پارە دەبا نە زێر دەبا نە خواردن دەبا هیچ نابە ئەوە مرۆڤێکە بەڵام لە ڕێی ئەم کامیرە چاودێری وردانەوە لە شوێنێکا کە هەستی پێ نەکرێ بۆی کە خەڵکیش تۆمەتبار نەکەی خۆش گونابار نەکەی و بوختانیش بە کەس نەکەی لە ڕێی کەسێکی پسپۆری بواری کامیرا و ئەم کامیرە گەورانە نەکامیری بچووکەیە کە دادەندرێ ئەو ماڵانی کەم پرسیان پێکردم زۆر بە ئاسانی کەسەکان دەستنیشان کرد و جنی فەقیرژ نە پارەی پێویستبوونە دۆلار و دیناری دەوێت لەبەرەوە دایکی سایە دڵنیات دەکەم ئەوە نییە باوکی یوسف فەرمووی پیاو بە پێوە میس بکات دروستە بەڵێ لە حەدیثی شاهاتووە کە میسکردن بە پێوە بەڵام ئەو شوێنە کە دەبێت شوێنێک بواتەوە کولیمێکی فشەڵ وا بوو بێ پڕیشکەکانت پێ هەڵنەپەڕژنەوە یان کەسی وا هەیە پشتی دێشەیان ناتوانێت دانیشێ کۆمەڵە حاڵەتی تایبەتە میسکردن بە پێوە کە بەدەشت هەڵ نەپڕژێتەوە ئەوانە شوێنێکی تایبەتی هەبێ میسکردن بە پێوە حرام نییە و حەدیث لەسەری هەیە ڕیشێشنەوە سنەتەیان فەرزە ڕیشێشنەوە زۆربەی عولەمانی فەرز ئیسلام زانە پایەبەرزەکان بەلایەنە وایە ڕیش تاشین حرامە و ڕیش هێشتنەوە فەرزە ئەوە هیچ جینکاری لەسەر ناکرێت هەندێک لە زانانیش هەندێک کە کەمن بەلایەنە وایە ڕیش هێشتنەوە واجب نییە واتە وەکو فەرزبوونی نوێش بەڵکو سنەتێکە ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم من وەکو خۆم کە ڕیشم نەبێ نابێ شانازی پێوە بکەم ئەبێ دەستخۆشی لەو کەسە بکەم کە ڕیشی هەبێ بەڵام ڕیشێک تەنها و تەنها بەس خۆش بەنێتی دڵەکان ئاگادارە ئێمە بیر کۆڵ نین دڵی خەڵە بکۆڵین تۆنێت بۆ خوایاننا ئەو کەسەی نێتەکەی بەست لەبەر خاتری ئەوە بێ بۆ حیزبایەتی نەبێ بۆ گروپی نەبێ لەبەر خاتری ئەوە نەبێ ئیتری وایە ڕیشەکەی لێ بۆتە باڵا بەداخەوە ینی ئەم ڕیشەی نەبووە تووشی ئەوەندە تەکەبور نەدەبوو بەسە مسلماناندا ئەم ڕیشە تەنها نێتت ئەوە بێ مادام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری پێکردووە لەسەر سەر و سەر چاوانە ئێستا من مامۆستایەکیانم ڕیش دەتاشم نابێ شانازی پێوە بکەم دەبێت بڵێم خۆم مقەسیرم چون کابراایەک سیواکی پێ نییە کە سنەتێکی گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نابێ شانازی پێ بکە بڵێ خۆمتان باڵم خۆم پیسوە خۆم پێم ناکرێت بۆیە هەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک حەدیسی لەبارەوە هەبێ مناقەشەی تێدا نییە ئەبێ بڵێم من کەم تەرخەمم ئەو کەسەی کە کردوویەتی یا ڕەبی دەستی خۆش بێ خۆ پاداشتی تۆ بداتەوە شانازی پێوە بکە بەڵام بە مەرجێک عەرزم کردی هیچ مەبەستێکی دنیایی لە پشتەوە نەبێ بۆ هیچ گروپ و تاقم و خۆناساندنێک و خۆجیاکردنەوەی مسلمانانە نەبێ تەنها لەبەر خاتری فەرمایشتی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم بەڵام دڵنیاشتان دەکەم نە هەموو ڕیشدارەکان دەچنە بەهەشت نە هەموو ڕیش تاشراوەکانیش دەچنە دۆزەخ ئەگەر کەم و کوڕێکیشمان هەبێت لە خۆماندا داوای لێبردن لە خوا و لە پێغەمبەری ئەکرەم دەکەم صلی الله علیه وسلم بۆیە حتا بۆت بکرێ ڕیش بێڵی ئەوە باشترە نەک ڕیش بتاشی بەڵام بەو مەرجەی خوا ئاگاداری نێتی ناوڵەکانە تەنها مەبەستە ڕەزامەندی خوا و پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم نەک گروپ و لایەن و دار و دەستە فریشتەخان فەرمووی زیکری بەیانیان و ئێواران ژمارەکە هەڵە دەکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردوون دەبێت دەجار بەیانیان لا إله إلا الله وحده لا شريك له سێ جار لەی بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم حتى بۆتان دەکرێت فریشتەخان خوشکی بەڕێزم تا بۆت دەکرێت ژمارەکان بە پەنجەکانی دەستت بژمێرە لێت تێک نەچێت نە زیادی بکە نەکەمی بکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی بەیانیان سەد جار دەڵێی سبحان الله وبحمده تۆ مەیکە بە 102 جار مەیکە بە 101 جار مەیکە بە 99 جار پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندی دیاری کرد تۆ ئەوەندە بکە لە بەیانیاندا بیکە بەڵام دەتوانی حتا نیوەڕۆی لە دووسێ جاریکەدا 1000 جاریکە بڵێ سبحان الله وبحمده بەڵام مادام فەرمووی لە زیکری بەیانیاندا ئەم زیکرە سێ جار دەڵێی بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم كما دەژە هەراویەکان و هیچ شتێکی زیان بەخش کار لێ ناکە و زیانت پێ ناگەینە بە ئیزن و ڕەزامەندی خوای گەورە و دڵت بە حەدیسەکە قایم بێ بە پشتیوانی خوای گەورە مەیکە بە 4 جار مەشیکە بە 2 جار پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ژمارە دیاری کرد ئەوەندە بەڵام ئەگەر لێت تێک چوو ئەوە خوای گەورە ئەوەندە بە ڕەحمە تۆ بە نێتی ناودڵی خۆت بە ئیزنی خوای گەورە خۆت تووشی وەسواسە مەکە یەقینت هەبێت کە تەواو دوتووە کەم و زیادەکەی
تۆ کەم تەرخەمی تێدا نەکردووە لێت زیاد و کەمەکە بەهۆی هەڵەوە بووە خوا لە هەموو هەڵەکانمان دەبورێ و دڵنیا بە ئەجری تەواوت بۆ دەنووسێ لە خۆتی مەکە بە وەسواسە بەڵام دڵنیا بن پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند ژمارەی دیاری کرد بێ زیاد و کەمی لێمەکەن دوعاکردن لە سوزدەدا بە کوردی دوعاکردن لە کاتی سوزدایە زۆر قبوڵە بەڵام دوعاکردن مەبەست ئەوە نیە هەر بە قسە دەری بۆڕی سەرت خە سەر سوزدا لە نیەتی ناو دڵ تا دوعا بکە پێویست ناکە بە کوردی پاڕێەوە بە عەرەبی پاڕێەوە ئەوەی دوعاانی کۆمەڵی دوعا هەن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموونی ئەوانت ئەگە بۆ کرا باشە ئەوەی تری بە بێدەنگی لە ناخی دڵتا خوای گەورە نیەتی ناو دڵەکەت دەبیستێ لە نیەتی ناو دڵتدا چۆ سەر سوزدا چی داوایەکت هەیە لە حزوری خوادا بیکە پێویست ناکە بە کوردی خوای گیان ئەوم لە تۆ دەوێ ئەوم لە تۆ دەوێ ئەوم لە تۆ دەوێ هەر بەس لە نیەتی ناو دڵتا بیاڵێ خوای گەورە ئاگادارە پێی ئەی غیری ئەوەی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرموونی لە حەدیثە هاتووە ئەوانە بە عەرەبی بخوێنە ئەوەی تری پێویست ناکە نە بە کوردی نە بە ئینگلیزی نە بە فارسی بیانڵێ بەس لە نیەتی ناو دڵ تا دوعاکان بخوێنەوە عەجزی بارەکەی خۆیان کە خوای گەورە عەلیم بذات الصدور ئەوەی لە سینەتدا و لە دڵتا دێ خوا هەمووی دەبیستێ و هەمووی دەبینێ تەڵقینی مردوو دروستەیان نا چەند حەدیثێکان وەکو لە تاج الوصولیشا هەیە کە حەدیثەکان پلەکەیان لاوازە بەڵام چەند حەدیثێکی زۆرن واتە ئەو کۆمەڵە لاوازەی یەکتر بەهێز دەکەن بۆیە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە قەدیمەوە تەڵقینی مردویان دەکرد بەڵگەیان ئەو فەرمودانەیە کە پلەی فەرمودەکان ناگاتە صەحیح ناگاتە حەسەن بەڵام چەند حەدیثێکی ضەعیف یەکتر بە قووەت دەکەن واتە ڕەخنەیان لێ ناگیرێ و حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتێکە هەر سەحابەیەک وفاتی کردبێ لە ژیانی مبارەکیدا کە چۆتە سەر قەبران فەرموویەتی براکەتان بەجێمە هێڵن ئێستا دوعای خێری بۆ بکەن چونکە ئێستا پرسیاری ناوگۆڕی لێ دەکرێت ئەمە حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە ئەو کەسانی کە لەسەر قەبرانن ئەمە تەڵقینیش هەر ئەوەیە تەڵقینیش هەر دوعای خێرە یا ڕەبی خوا ئەم برایەمان ئەم خوشکەمان زمانی پاراوە کە لەسەر وەڵامی فریشتەکان کە دەڵێن پەروەردگارت چێە پێغەمبەرت چێە ئاینت چییە قورئان کەلامەکەی خوا برایان و خوشکانت خوایە وەڵامی بۆ ئاسانکەی واتە ئەم حەدیثەیان صحیحە لە پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم دوعا بکەن بۆ ئەم مردووە چونکە ئێستا پرسیاری لێ دەکرێت تەڵقینیش هەر ئەوەیە ئەگە مامۆستایەکی بەڕێز تەڵقینی کرد حەدیثەکان ضەعیفن بەڵام چەند حەدیثێکی ضەعیف یەکتر بەهێز دەکەن تەڵقین شەرعیە و دروستە و هەمووشی دوعای خێرە دوعا خێرەکانیش کە ئاماژەم پێکرد حەدیثی صحیحی پێغەمبەریان لەسەر صلی الله علیه و سلم کاک ئەحمەد فەرمووی پیارەی شوێنی گەشتیاری حرامە ئیشکردن لەو شوێناندا حرامەیان نە وەڵڵاهی من حەزم لێ نییە فتوا بدەم چونکە ئێمە بەڕێزانی لیژنەی فتوامان هەن ئەو شوێنانی کەوا گشتین باشتر وایە لیژنەی فتوایان بۆ بدا هەر کەسێک کە کەپری گەشتیاری دەکاتەوە پرۆژەی گەشتیاری دەکاتەوە پێش دروستکردنی بڕواتە لیژنەی فتوا بە جوانی بۆیان باسکە ئەم شوێنە چێ ڕووی تێدەکات چی تێدا دەکرێت بەڵام من هەر بە حرمەتی پرسیارەکەی جەنابەت پرسیارەکەم وەکو حەڵاڵ و حرام جواب نادەمەوە چکە پسپۆڕی من نییە ئەوە ئیشی لیژنەی فتوای مامۆستاکانی ئێمە مامۆستاکانی من ئەندامانی لیژنەی فتوای شەرعی کوردستانن بەڵام کاک ئەحمەد جان هەر شوێنێک خۆشی تێدا بکرێ خێزانێک بە قەدر و حرمەتەوە کاتێکی خۆش لە دەم ئاوێکە لە کەپرێکە لە کابینەیەکی جوان و گونجاودا خۆیان بە حیا و حرمەت و بەڕێزەوە عیبادەتی خوا بکەن کاتی خۆش بەسەر بەرن خواردنی خۆش بخۆن قسەی شەرعی و جوان و نوکتە و پێکەنینی جوان لە نێوان دەکتا بکەن کەسەکانی بەرامبەریان تەنیشتیان ئیزعاج نەکەن نەزەر و تێکەڵاوی دروست نەبێ کاری ناشەرعی نەکرێ عەرەقی تێدا نەخورێتەوە قوماری تێدا نەکرێ ئیسلام دینێکی فراوانە پێی خۆشە خەڵک بە خۆش گوزەرانی بژێ هەموو کەڵک مەزرعی نییە و باخی نییە ئەی ڕوو لە شوێکە ڕوو لەو شوێنە گەشتیاریانە دەکا بەڵام دەکرێ خاوەنی شوێنە گەشتیاریەکە قەدەغەی بکە بڵێ بەڕێزم من کە ئەم خانوەت دەدەمێ ئەم کەپرەت دەدەمێ ئەم کابینەیە دەدەمێ ئەم شوێنت دەدەمێ جەنابەت ئەمڕۆ لە زمانی جەنابەتدایە تۆ کرێی خۆت دەدەی بەڵام ئێمە مەرجمان هەیە یەکەم نابێ خەڵکی ئیزعاجکەی دووەم نابێ قەدەغە کراوەکانی خوای تێدا بکەی کە عەرەق و قومار و ئەو بەرزکردنەوەی تەسجیل و ئەوانەیە ئەگە ئەمانی تێدا بکەی داوای لێبوون لێ دەکەیت هەر شوێنێک حرامی تێدا نەکرێت کرێکەی حەڵاڵە ئیشکردن تێدا حەڵاڵە و هەر شوێنێکیش حرامی تێدا بکرێ عەرەقی تێدا بخورێ قوماری تێدا بکرێ بێشەرعی تێدا بکرێ پارەکەی حرامە ئیشکردن تێدا حرامە بەڵام شوێنی گەشتیاریش ضرورە لە وڵاتە هەبێ عەرزم کردن هەرچەندەوە فتوای لیژنەی فتوای دەوێ بەڵام هەر بۆ حرمەتی کاک ئەحمەدی بەڕێز و خۆشەویست بەو مەرجا ئینسان بە زمانێکی شیرین ئاماژە بەوە بکە کە ئەم شوێنە شوێنی خێزانیە ئیستراحەتە زەرەر بە خەڵک نەگەێنی و کارێکی تێدا نەکەی کە شەریعەتی ئیسلامی حرامی کردبێ ئینشاءڵڵا هەم پارەکەی حەڵاڵە هەم ئیشکردن لەو شوێنانەشدا حەڵاڵە
كاغەمیر خەونی بە پێغەمبەرەوە بینی صلی الله عليه وسلم هەر کەسێک کە خەون بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ببینێ بەویست و ڕەحمەتی خوا هەر پێغەمبەر خودی خۆیەتی بە مەرجێک بەو وەصفە جوانانە بێ کە لە فەرمودەدا باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم کراوە. کەسێ نەعوذ بالله کەسێ ببینێ بە شێوازێکی ناشیرین و کەسێکی عاجز و غەمبار و ئەوانە ئەوە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. پێغەمبەر لەسەر وەصفە جوان و مبارەکەکانی خۆی هەر کەسێکی ئیماندار بیبینێ ئەبێ سوپاسی خوا بکە. کاکە ئەمیر سوپاسی خوا بکە، زۆر سڵاوە لە پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم. ئەو سڵاوەتانی داوتن زیادیان بکە، دڵنیا بە ئینشاء الله لە قیامەتیشا ئاوا بە خزمەتی دەگەی و شەفاعەتت بۆ دەکا و موژدەیەکی خۆشە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو زەردەخەنە مبارەکانەی بە ئیزنی خوای گەورە بە چاوی سەر منیش و تۆش و ئیماندارانیش دەیبینین، بیسەران و بینەرانی ئەم وتارە دەیبیستن بە دەیبینن لە قیامەتە هەمومان بە خزمەتی دەگەین. ئینشاءالله دڵت بە خەونەکەت خۆش بێ، زیاتر پابەندی ڕێبازی پێغەمبەر بە صلی الله عليه وسلم ئەو بەرماڵش کە فەرموویەتی بۆ بەرمانگ ئینشاءالله زیاتر لە خزمەتی مزگەوتا بە جارجار فەرشی مزگەوت ئەگە بۆت کرا بە ئیزنی خوای گەورە گەسکی بدە، خاوێنی بکەوە، نوێن بۆ مسلمانان لە مزگەوتا ڕاخە، خزمەتی شوێنی دەستنوێژی مسلمانان بکە، بە ئیزنی خواوە کارێکی زۆر باشە. سەرکردە لە خەوندا دەبینم وەڵڵای من خەوننامەم نەخوێندوێتەوە، بەڵام ئینشاءالله خراب نییە، بە ئیزنی خوای گەورە بە باشە تەعبیری لێ دەکەین. پێویستە لە کەسێ بپرسی بۆ ئەوەی کە سەرکردەکان زۆر لە خەوا دەبینی ئایا سەرکردە پیا و چاکە پیا و خراپە چییە، داوای لێبوردن لێ دەکەم. کاک ئەحمەد چونکە من هیچ کات خەوننامەم نەخوێندوێتەوە، وەڵڵاهی ئەو بابەتانم نەبینیوە، با بەبێ زانیاریش قسەی نەکەم لەسەر نەکەم، بەڵام ئەوەی یەکەمت کە خەونت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بینیوە الحەمدولله موژدەیەکی خێرە، یا ڕەبی هەمومان بە خزمەت پێغەمبەر بگەین صلی الله عليه وسلم. بەڕێزان کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهات، سوپاس بۆ تەلەفۆنەکانتان، بۆ نامە جوانەکانتان، بۆ بەشداریکردنتان، بشمان بورن کە کاتەکەمان ئەوەندە دەرفەت زیاتر نەیدا تەلەفۆنی تر وەرگرین. سوپاسی هاوکارانم دەکەم لە بەشی کۆنتڕۆڵ، لە بەشی کامیرا و ئەو کەسانی بەم بەرنامەیەوە ماندوو بوون. خوا پاداشتی هەموو لایەک بداتەوە لەگەڵ ئێوەی بەڕێزدا، ئەسپاردەی خوا بن ئەو خوای پەروەردگاری کە سپاردە زایە ناکە، خوا ئاگای لە هەموو لایەکمان بێ. والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.